لە بەرنامەی ڕای گشتی لەگەڵ مونیر سەلیم بن. باش من مونیر سەلیمم خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی ڕایگشتی و بۆ ڕایگشتی لەگەڵ ئێوەدا کۆ ئەمەوە لەسەر بابەتی گەرمی ڕۆژ. دیارە کوشتنی ئیسماعیل هەنیە لە تاران ئێستا مقۆمقۆیەکی لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە دروست کردووە. بۆ ئێمەی کورد دیسان خەڵکی کوردستان دەستیان لەسەر دڵیانە بۆ ئەوەی شەڕێکی تر بەرپا نەبێت لە ناوچەکەدا. هەرچەندە ئێستا ئەمریکا، ئیسرائیل، وڵاتانی با بڵێن گەورەی جیهانی و هەروەها وڵاتانی عەرەبی چاوەڕێی وەڵامی ئێرانن. ئێران لەسەر زاری ڕابری کۆماری ئیسلامی ئێرانەوە داوای تۆڵە ئەکات، هەروەها فەرماندەی قودس و هەروەها فەرماندەکانی با بڵێن سوپای پاسداران هەروەها ئەوانیش چاوەڕێی فەرمانن بۆ وەڵام. ئێستا میدیای عەرەبی و میدیای عێراقی و میدیای جیهانی باز لەوە ئەکەن ئەم سەعات و ئەو سەعاتە بۆ وەڵامەکەی ئێران. ئێران دەڵێ وەڵامەکەمان وەکو هێرشەکەی پێشووتری نییە کە هێرشان کرا سەر قونسڵخانەکان لە سووریا. ئێمە ئێستا نازانین جیهان بەرەو چیە چێت لەسەر لەگەڵ کاک عەلی کەریمی جەنابیان سیاسەتمەداری دیاری هەم ڕۆژهەڵات و هەم باشووری کوردستان قسە ئەکەین لەسەر ئەو لێکەوتانی کوشتنی ئیسماعیل هەنیە. کاک عەلیە خوا بەخێر بێ سەر چاوە. زۆر زۆر سپاس، زۆر مەمنون، لوتفت هەیە کاک سپاس. کاک عەلی ئێمە با بڵین وتیان ئیسرائیلیەکان بە یەک بەر دوو چۆلەکەیان کوشت کاتێک کە ئیسماعیل هەنیان لە تارانی نێوماڵی با بڵێن ڕابەری ئیسلامی ئێرانیا کوشت، ئەکاتە ماڵی ئەو یانی بە مانا مەجازەکەی. وتیان بەوە هەم پەیامێکیان نارد بۆ ئێران کە ئێران ینی هەموو طبعا بنیامین نەتەنیاهو هەوتی دەستمان ناگاتە هەموو کونجوکە لەبەرێک، یعنی نەستان وای وت. ئیسماعیل هەنیە کوژراوە. ئێستا لێککەوتەی کوشتنی ئیسماعیل هەنیە با بڵین ناوچەکە بەرەو چوو ئەبات بەڕای جەنابەت. زۆر سپاس بۆ ئەو بانگشتە کاکەمەنیجان، سپاس بۆ رادیۆ گەلی کوردستان، سڵاو لە جۆگرەکانت لە هەر جێگایەکی هەن. بەڵێ حادیسەیەکی کە سێ چوار ڕۆژ لەوە پێش ڕووی داوە، ئەویش لە تەحلیفی یا دەستنیشانکردنی سەرۆک کۆماری تازەی ئێرانێ ئاغای مەسعودی پزیشکیان کە بۆ سۆند خواردنشتیوە کۆمەڵە خەڵکیان داوەت کردبوو کە کەلعادەوەی کە مەینتیزامان نەبوو هەر دار و دەستەکەی جەماعەتی بەیتی ڕەهبەری و ئێرانێ لەوێ بوون و زۆربەی ئەو هێزە نیابەتیانەی کە لە لوبناان و لە عێراق و لە ئەوانە چوو بوون، ینی سەرۆک وەزیرانی گەورەی دنیاە و سەرۆک کۆمارە گەورەکانی دنیاە و یا ئەو وڵاتانی نەش گەورە بن بەڵام معتەدل بنەوەوانە نەچوو بوون. تەنانەت مەسەند ئەوەی کە زۆر بەرچاو بوو عێراق بوو، سوودانی چوو بوو، ئەوەی کە زۆر بەرچاو بوو هێزی ئەمنی وەزیری خارجەی تورکیا کە زۆرتر بە پیاوێکی ئەمنی و پیاوێکی ئیستیخباراتی وانە ناسراوە هاکان فیدان چوو بوو لەوێ و لە کوردستانیش نەچیر بارزانی چوو بوو. ئەمە حادیسەکەەوە بوو کە هەواوی ئەو هێزانی کە لە ئێران و لە خەتی ڕابەری نیزیکن ئەوانیش لەوێ بوون. یەکێک لەوان حەماس بوو کە ئیسماعیل هەنیە بەرپرسی سیاسی مەکتەبی سیاسەکەیەتی و ئەو لەوێ دانیش بوو و لە قەتەرەوە چوو بوو. دیارە ئەوە بۆ ئێرانیا هەروەکو بۆ خۆت بتت، ینی لەباری حیسیەتی و لەباری ئابڕووچوونەوە یەکجار چکە من دەستان میوانی تۆم، تۆ بەرپرسی منی، تۆ دەبێت بمپارێزی، تۆ دەبێت ئەوە بکەیت. ینی لەوەیدا ئێران لە سەری کەوتۆ، زۆر خراپی لەسەر کەوتووە و ئەوە شەرەوەی کە دەڵێ ئیسرائیل بە بەردێکی دوو چۆلەکەی کوشتووە، هەم حیسەتی ئێرانی لە ناوبرد، هەم ئەو پیاوە لە ناوبرد کە
بەڕاستی لەسەر ئیسماعیل هەنیە زۆر قسە کراوە من هەر ئەو شۆکانە چوار راپۆرتی گەورەی بیبیسیم بۆ هاتووە و ئیجیهانی بۆ هاتووە لەسەر گەندەڵی ئەو کابرای قسە دەکەن کە فایلێکی بەقەد باڵای ئەو بینایی هەیە کە لە خۆی و لە کوڕ و لە کچی و لە ژنەکانی لە 13 منداڵی و لە 3 ژنی و ئەوانە کە چیها ڕاندخۆری چیها گەندەڵی مڵک و ماڵ لەو غەزە فەقیر و بەستە زمانەی کە هەموو دنیا هاواری بۆ دەکا بەڵام پسە بزانە خودی سەرۆکەکە چی های لەو میلەتەی خواردۆ چی های بینایی گەورە گەورەی داگیر کردو چیها ئەوانەی کردووە بۆیە بەلای منەوە ئەسەف نییە بەڕاستی کوشتنی گەورە ترۆریستێکی وەکو زارڕەنگە ئێستا زۆر گوێگری تۆپیان ناخۆش بێت کە من دەڵم گەورە ترۆریست بەڵام هەیقەتەکەی دەڵم ئەمن کارم بە مجامە لەو شتیوە و سیاستکردن نییە من هەیقەتەکەی دەڵم و کابراایە گەورە ترۆریستێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە ئەوزار لە هەمووی گرنگتر بایز تورێک بای فلسێک عەتفی بۆ کورد نەبووە کابراایە لە دەریانی عفرین دەستخۆشی کرد لە داگیرکردنی عفرین دەستخۆشی کرد لە ئۆردوغانی کرد لە داعیشدا زۆر خراپ ناوی پێشمەرگەی هێنا لە جێگایەکی دیکە ئەوەندە بە خراپ ناوی پێشمەرگێنا کە بەڕێز مامزەلال جوابی دایەوە بۆ بەڕێز مامزەلال بەگژی داهاتەوە ئەوە ئەو کابرایە کە کابرایەکی عنسوری کابرایەکی نەتەوە پەرستی عەرەبە کە فڕی بەسەر ئیسلام و ئیسلامەوە نییە ئەوەی کە ئیسلام بێت و ئەوەی کە بەڕەواڵەت ئیسلام بۆ من و تۆ تاریف دەکەن دەبێت دژی گەندەڵی بن دژی دزی و تاڵان بن دژی ئەوە بن کە زوڵم لە ژن بکەن ئەوە ئەسەن جارێ ژنی هەرپێ ئیسان نییە هەرپێ ئیسان نییە ژنی فقط بۆەوە دەبێت کە بۆ کەیف و ڕابواردن بۆ ئیسفادەی جنسی دەوێت هیچی دیکە هەیقەتێکە ئەو هەموو منداڵی یەک بەدوایەکە داوت هێناوەتە دی و ئەو هەموو ژنە گەنجە ئەمە دیارەکە و کابراایەکی پێشکەوتونیە ئەمن ئەوە لەباری شخصیەوە دەڵم زایعەیەکی ئەوەندە گەورە نییە لەتمەیەکی ئەوەندە گەورە نییە کە ئێران گەورەی کردوێتەوە کە گوایە ئەساز مەسەلەن ئەنیشتین مردۆ یا ئەساز مەسەلەن دکتورێکی زۆر گەورە مەسەن لە دەستۆ یا مەسەلەن کاریگەری لەوانەیە ببێ بۆ سەر قەزیەی یا بۆ شەری بەڵێ کاریگەریی گەورە ینی ئیسرائیل کاریگەریی زۆر گەورەی هەیە لەسەر شەڕەنگێزی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاریگەریکی زۆر گەورەی هەیە کە سڵح و ئاشتی و تەبایی نێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوەی کە دە ڕۆژێکدا لە ئۆکتوبردا ئەم هەموو من لەگەڵ جوولەکە نیم بە هیچ شوێک ئەم پێمانی ئەوانیش بەری بن لە بەروگونا حشتیەوە ئەوانیش بەشی خۆیان زوڵم و زۆریان کرد بە تابەت ئەو سەرۆک وەزەریانەی ئێستای کە نەتەنیاهویە نەتەنیاهو هیچ بۆنێکی لە ئینسانیەت و لە ئەوە نەبردووە لە مرۆڤایەتی ئەمن ئەستان لەگەڵەوە نی بەڵام و بە معنای نییە کە من تەئیدیوە بکەم کە ئەوان دەڕۆژی 1200 کەسیان لە ئیسراحەتگایەکی کە ئەسان ئاگیان لە هیچ نەبوو هاتن کوشتیانن بە وەزعی بردیانن بە بارمتەیان گرتن ئێستاش بارمتەکانیان هەر لە ئەوە کوا دە ئیسلامدا ئەوە جایزە کواوە دە ئیسلامداوەیە ژن و منداڵێکی سادەی مەدەنی لە کەمپێکیدا بۆ خۆیان ڕوت کردوێتەوە یا شتێک دەکەن یا ئیسراحەتە دەکەنەوە بە ڕۆژی یەکشەمە غاردێ سەریان و ئەو وەزعیان لێ بەسەر بێنی کە هەموو دنیا عالم هەموو عالم عەتفی بۆ جوولەکە بزات بۆیە ئەمن ئەسەن لەگەڵ ئەو سیاسەتانەی نەتەنیاهوی نیم سیاستێکی زۆر قێزەونە سیاستێکی پیسی دژە مرۆڤایەتە بەڵام ئەو بۆ معنای نییە کە من تەیدی حەماسی بکەم ئەمن اتفاقن هەر لە ساڵانی زۆرەوە کە حەماس لە ساڵانی بدایەتی هەشتا ئەوانە دروست بووە ئێمە دەمی زۆر ئەوە بووین ینی سیاستمان دەکرد و لە سیاستدا بووین و پێشمەرگە بووین ئەوانە ئەو دەمی زۆر فایل بڵاو بۆ ئێستاش بڵاوە کە خودی جوولەکە خودی ئیسرائیل حەماسی دروست کرد و حیزب اللهشی دروست کرد و حقیقەتێک ئەوەیە کە ئەوانە ئێستا دروست ئەو سیاستە دەڕۆن کە سیاستی نەتەنیاهویە حەماس ئەو سیاستەی پەیڕەو کرد لە پارەکان لە ئۆکتۆبری پارەکانە کە سیاستی نەتەنیاهویە دەیهوێت بە یەکجاری فلستین لە ناو بێت ئەو بۆ ئەوەی کرد کە بۆ ئەوەیان بۆ کرد ئەگەر بەرەی فلستین یا حەماس ئەگەر ئەوەندە عەقڵ و شعوری هەبایە نەدەچوو بە دوای سیاسەتەکانی هینی هەیە کاگعلی ینی ئێستا فەلەستینەکان لە لە 48ەوە تا ئێستا 74 ساڵەکە 74 ساڵە ئەم دەوڵەتە با بڵێن تۆق کراوە ئەمەی ناوی فەلەستینە ئێمە ئێستا هەرچەندە بابەتەکەمان لە فەلەستین لە کوشتنی ئیسماعیل هەنیەیە بەڵام ئەوانیش ینی قەزیەکان چوو بووە ناو بیرچوونەوە لەسەر ئاسیینەوە دەوڵەتی بەڵام ئێستا فەلەستینی
ڕقم یەکە ژمارەیەکە لە نەتەوەیەکگرتوەکان لە عالەمە لە نەوەدەکان فلستین و ئیسرائیل ئەوەندە چوونە پێشەیە کە لە نەرویج کۆبوونەوەی گەورە کرا کلینتۆن ڕێک نەکەوتن بۆ تێک دەکەوت بۆ ڕێک نەکەوتن دەبێت بین لەوەی بچین لە هۆکارەکەی پرسین ئەو هۆکارەی کە دوی دەپێرەکانە لە کەمپێکی دوی ژن و منداڵی کەدا ئیسراحەتدان ئاوا بەو شێوەی دایان فرێنی و دایان کوژی معلومە ئەمە سیاسەتی نەتەنیاهویە کە دەیهەوێت سڵح نەبێت چێ بۆی دەکات ئەوش قسەیە چێ بۆی دەکا حقیقەت ئەوەیە کە خودی فەلستینەکان بۆی دەکەن ئێستا لە ئێرانە دووسێ دانە تئۆری هەیە کە ئەو موشەکە چۆن هات ئەو بۆمبە چۆن هات یەک دەڵە موشەکە لە وڵاتێکی بێگانەوە هاتووە یەک دەڵێ لە کوردستانەوە هاتووە یەک دەڵێ ناوەڵا بۆمبێکی چکۆلەی حوچیلۆیی بووە هەر لە خودی تارانەوە هەڵدراوە یەک دەڵێ ناوەڵا لە سەفەری پێشوو کە هاتووە بۆ تارانە ئەلە ژوورەی بۆیان چاندۆ و بە کۆنتترۆل ڕایان گرتووە تا ئەو دەفعی کە ئەو دەم بۆیان نەکرا ئێستا دەکەن دوێنێ شەوێت تئۆرێکی دیکە هەموو ئیعلامی جیهان باسی کرد کە دەڵێ نەخێر ئەوە لە لای سۆزانێکی کە بۆیان سیغە کردو بۆ 2 ڕۆژان ئەی کاکە تۆ سەرۆکی وڵاتێکی وەکو حەماس و وەکو فلستینەی ئەتۆ بۆ 2 ڕۆژ دێت تارانی بۆ پیرۆزبایی ئەم سیغەیەت بۆ چییە؟ ئەتۆ ناتوانین 2 ڕۆژان بە بێژن حاوێەوە دەڵێن گوایە کچەکەی قاسم سولەیمانی زێنەب سیغەیەکی بۆ ناردووە کە ئەو دووشەوەی بێکار نەبێ کاک ئیسماعیل ئەو دووشەوەی بێ ڕابواردن نەبێت گوایە ئەو سۆزانێک کە چۆ بۆوێ خۆی سەر بە ئیسرائیل بۆ خۆی سیخوڕی ئیسرائیل بۆ ئەو بۆی داناوە یعنی دەیان تئۆری هەیە بەڵام کاکە لەباری مرۆڤایەتی لەباری ئینسانیەتەوە ئێمەی کورد نابێت دێرەدا خەت بگرین نەجوولەکە ڕاست دەکا نە ئەوان ڕاست باسی ڕاست و دروستی ئەوە ناکەین باسی لەکەوتەکانەکەین ینی ئەگەر ئێستا تازی ئیسماعیل هەینی کوژرا لە ناو خاکی ئێران کوژراوە ئەوە ڕای ڕابری بابڵین جمهوری ئیسلامی و ئەوە سوپای پازداران و ئەوە ینی ئێران هەمووی ینی ئەوەش ڕای ئێستا ئێمە دانوستانێکمان هەیە مەسن لە نێوان فەلەستین و لە نێوان حەماس و لە نێوان بابڵین ئیسرائیلە ئەمە کاریگەری ینی ئێستا کۆمەڵی قسە هەیە کاگانی هەندێک دەڵێن ئەمە دوا ڕۆژی شتێک هەیە دوای جەنگ چی ینی ئێستا و دوای جەنگ چیە بۆ بە کێشەیەک بۆ نەتەنیاهۆ چونکە قسە لەسەر دوای ینی مستەقبلی دوای شەڕ ناکا ینی چونکە پێی وایە ئەو بەشێکە لە ئیسرائیل ینی هەر فەلەستین بەشێکە لە ئیسرائیل ینی ئەوە بەر ئەوە کەوت ئێستا ئەڵێن نەخێر ئەمە قەزیەی فەلەستینی سیرکە ئەمە خەڵکی عەبقەری ئەوروپی ینی محللی سیاسی واڵێن ئەڵێن کوشتنی هەنیە با بڵین زیمامی ئومور با بڵین مەسەل سەرکردایەتیکردنی بابەتی فەلەستینی کەیسی فەلەستینی دایە دەست حەسەن نەسڕڵڵاه شیعە باشترە ینی تا سنە تونڕەوتر و سنە ئەوەتر و سنە ئەوەتر ینی ئەمە قسەی خەڵکە ئێمە ئیگوازینەوە ینی نەقلی کفر نییە ئێستا ئێمە بەرەو ئەوە ئەچین ئێران ڕەدێکی وای هەبێت جارێکی تر ئیسرائیل ینی ڕەدێکی تر باتەوە ئێمە بچین نەو شەڕی سێمی جیهانیەوە کە ئەمریکیەکان پێرێ لە ڕێگەی سەڵتەنەی عومانەوە بە فڕۆکەیەک لە کەرەچ مەتاری کەرەچ ئەمە معلوماتە بڵەوە لە دوێ نیشتونەتەوە بە ئێرانەکانیان وتووە نەتەنیاهەوە دەیەوێت شەڕی سێمی جیهانی بخڵقێنە لە سەردانەکەیدا ئەمەی دوایی بۆ ئەمریکا حەوت گەورە بەرپرسی لۆبی یەهودی تێگەیاندووە و لە بایدنی شاردوێتەوە چونکە بایدن ئێستا زۆر توڕێ لە ئەم سەرۆکی نەبووە ینی تکای ئەوە وەڵام مێنەوە و ینی شتێکی لەو بابەتە ئەمە بێزگەلەوەی لە چەندین ساڵە لە دوایەوەی کە تێکچوونی ئێران و ئەمریکا و عیلاقاتی سیاسی و دیپلۆماسیان هەر لە دێرزەمانەوە لە ساڵانی هەشتاکانی ئەو سەدەیەش سەدەی ڕابردوو سەفارەتی سویس بەرژەوەندەکانی ئەمریکای لە ئاز ئێرانی ڕاگرتەوە وەکو سەفارەتی ئەمریکایە کاری کردو بۆ هێنانی ئەو جورە مەسیج و شتانە پێرەکانە شتێکم خوێندەوە کە یەکێک لە هەرە وەزیرە
نزیکەکانی خارجەی دەرەوەی وڵاتی دەورەی پێشوو کە زۆر بیتی ڕەهبەریە بیتی ئیمامە چۆ بۆ سەفارەتی سوئیس لە تاران و پێی توتی بابە ئێمە وەزمان خراپە ناو خۆراکی ناوماڵمان زۆر کز و لاوازە ئێمە دەبێت شتێک بکەین ئێمە حیسیەتمان لە ناوچە میوانەکەمان لە ماڵە خۆمان کوژراوە ئێمە شتێک دەکەین وەکو ئەوەی کنسولخانەکەی سووریا ئێمە شتێک دەکەین بەڵام بەخوا نایڵی زەرەرتان لێ بکەوێ ها ئاگایەکتان لە ئێمە بێت ئێمە بەڕاستیمان نییە یعنی کاک منیر ئەمە خۆ ئەمە قسەی عالمی شەهر ئەڵێن ئێران بەڕاستی نییە چونکە جاری پێشوو ئەو هێرشدەزانی بووە ئەوەی کە ئەو نیزامی هێناوەتە سەرکار بۆ خۆی قسەیەکی گەورە ئیسفامی لەسەر لە ساڵی 79 حقیقەتێک هەیە کە ئەوە ئێمە داستانێک هەیە شەڕی زێڕینگەری پێ دەڵێن ئەوانە شەڕی زێڕینگەری دەکەن پێکەوە زەرگەری دەکەن پێکەوە یعنی شەڕی زەرگەریش داستانەکەی کۆنە ئەم بەرنمەکەی ئیجاب ناکە بەڵام هەر لە ناو جوولەکاندا دروست بۆ شەڕی زەرگەریش ئەم شەڕی زەرگەریە لە مێژە ئەوەی دەکەنجات خۆشەکەی لەوەیدایە کە جۆگران جۆ بگرن ئەو قسە خۆشەی کە ئێستا میلیاردونیەک مسلمان سنە لە دنیا هەیە میلیاردونیەک کە زۆربیان سنن خودی ئیسماعیل هەنیەش سنەیە تۆ وەرە چێ دیفاعی لێ دەکا شیعەیەک دیفاعی لێ دەکا شیعەیەک سینجی هێناوەتە پێشێ ئەی کاکە منیر ئەو ماستە بێمون نییە ئەو ماستە بێمون نییە ئەخەر ئیسلامە ئەوە تا دوێنێ پێدەکانە ئەمە لە BBC بەرنمەیەکم چاولێ کردو لەسەر عومەری کاکە شیعە بە هیچ جۆرێکی تەواوی ئەو داستانانەی کە لەسەر حەزرەتی عومەر لەسەر عومەر نووسراوە هەمووی بەدەستی شیعە نووسراوە کە ئاوە بێزراویان کردووە کە ئاوە مەسەرەن حتا بەرنمەیەکیان هەیە لە ناو ئێرانە پێی دەڵن شەوی عومەراوی نەزمشتی چاواناوێکی ئاوەلێتی کە ئەو شەوە هەموو شیعەیەک وە لەسەری فەرزە کە لەعنەتی عومەری بکە یعنی عومەر دەبێ ئەگە کوتت عومەر بڵێ بە لەعنەت ئەمە بۆ خۆم لە ئێرانی خوێندومە لە تەورێز دەرسم خوێندوم مەکتەبم تەواو کردووە یعنی ئەوەی کە ئەمن ئەوڕۆکانە بێن بڵم شیعە عەتفی بۆ سنە هەیە ئەمە خەیاڵە ئەوە تا کاکەمە 45 ساڵە لە ئێرانە بۆ ئەگەرنیەتی بۆچی تەبەنی قەزی فەڵەستینی کردو کۆماری ئیسلامی درۆ دەکا ئەوە لە بغزی عومەرە لە خۆشەویستی عەلی نیە لە بغزی عومەرە ئەوە ئێران بۆ خۆی لە شەڕی ئەگەر لەبیرتان بێت لە شەڕی ئێران و عێراق لە ساڵی 1970 کە تەوا بوو ڕەفسەنجانی لەسەر جەریدەیە هەرە گەورەکەی ئێرانێ بە گەورەی نووسی کە ئێمە لەوە دواوە شەڕی وڵاتی خۆمان لە خاکی خۆماندا ناکەین ئەو هەموو هێزی نیابەتێن بۆ چییە ئەوە لە یەمەن هەمە ئەوە لە لوبنان هەمە ئەوە لە عێراق هەمە یعنی ئەمە شەڕی خۆیان بەو خەڵکە فەقیر و هەژارەی وایە کەواتە ئێمە چاوەڕێی شەڕێکی گرنگ نەکەین لە نێوان وەڵامێکی گرنگش نەکەین لە جمهوری ئیسلامی بۆ ئیسرائیل دڵنیابە ئەمە ناڵم هیچ نابێت من ناڵم هیچ نابێت بەڵام شتێک دەبێ ئەو شەس پێش شەوێ هەر ئەوەی عینول ئەسەد کە هات دوودانە موشەشی پێدادا و دوو سەربازی ئەمریکایی هەر نەشکوژران هەر بریندار بوون لەسەر مەسەلەی بابە ئەمە ئیسماعیل هەنیە لە قباری ئێرانەوە لە قاسم سولەیمانی گەورەتر نییە قاسم سولەیمانی ئێستاش تەواوی جادەکانی تاران و ئەو شارانە پۆستێری گەورە و لافیتەی گەورەی قاسم سولەیمانیە باشە بۆ قاسم سولەیمانیشیان کرد باشە کەمێکم ماوە با پرسیارێکی تر مەقولەیەک هەیە ئەڵێن ڕایەک هەیە ئەڵێ خۆی ئیسرائیل ویستویەتی حەسەن نەسڕوڵڵاه لە بای ئەم با بڵێین ئیسماعیلە ئەحمەد شکوری شان کوژ لەو جێگەکە یانی بەڵام ئەڵێ ویستویانە ینی بیکوژن ئێستا حەسەن نەسڕوڵڵاه تیرۆرکن بیکوژن بەڵام ئێران وتوێتی کاکە نەسڕوڵڵاه مەکوژن ئەم پیاوە بکوژن ینی خۆ ئەمە هەمووی تیۆرەن ینی ئەمە ینی هەمووی قسە کامیان ئەمە عەقڵی ژیرە ئایا ینی کۆماری ئیسلامی نێوێ حەسەن نەسڕوڵڵاه بکوژێ بێ ئیسماعیل هەنیە بکوژێ نهروەی کە باست کرد ئەوەی حقیقەتێکە ئەویش ئەوەیە کە ئیسرائیل بە هەر جۆرێکی بێت من دڵنیام ئەو کارە ئەبەو شێوەیەی ئەوەی کە موشەشێک هاتۆ بە ناو متبەقێدا و بە لایدا وەکو زەلامێ بە ناو کوچە کۆڵانێکدا ڕۆیشتۆ موشەکەکە لازۆ ژووری ئیسماعیلی کەوتە مدرۆیە گاڵتەجار ئەمە هەر عیبە بەڵام ئەوەی کە معقولە و لۆجیکە و وێ دەچێ بە منتیق ئەویش ئەوەیە لە ناو خودی سپای پاسداران
ئەو کارە کرابێت ئەڵێن 20 کەس کوژرا 20 کەس گیراوە لە گەورە بەرپرسانی گروپی نازانم چی عەبدولچی ینی بەڵام ئێران ئێستا پێش ئەوەی جەنابەت ئێمە بینە سەردیۆ من لە جەزیرە کەناڵی ئەلجەزیرە لە پیجی ئەلجەزیرەوە با بڵێن وردەکارەکەیم ئەڵێ ئێران ڕەدی کردێتەوە کە خەڵکێک گیرا بێت و تۆمەتگیر و هەرچەندە لە بەرایی ئەم ڕووداوەوە وتیان کۆماری ئیسلامی ئێران کۆمەڵی خەڵکو و حتا ڕابری کۆماری ئیسلامی وتی ئێمە چاوپۆشی ناکەین لە کەم و کورتی ئەو کەسانەی کە ئەم حادثە بقاوە ئەمە وەکو کۆدێک دیارە ینی کۆمەڵی خەڵک تێوە ئەگلێن نەکاک منیژان ئەمە ساڵی هەشتا هەموو برادران لە بیرانە ساڵی هەشتا ئێران کەوتە سەر ئەژنەوە شەڕی ئێران و عێراق بوو ئێران یەکجار وەزی خرابوو کارەبا نەبوو لە تارانەیە ئاو نەبوو لە تارانەیە بنزین نەبوو عێراق دەڕۆیشتە پێشێ و عێراق خەریک بوو شەڕەکەی دەبرتەوە لە ئەو پەڕی نەبوونیدا چێ فریا ئێرانە کەوت دەبڕن چاو لێ بکەن ئیسرائیل فریا ئێرانە کەوت و دە ئاخرەکەدا لە هەشتاوەشتی وای دەکرد کە شەڕەکە هیچ لابراوە نەبن يعني باڵانسی هێناوە بۆ ئێران فەزەحەی وەترجێت هەیە بەڵێ فەزەحەی وەترجێت هەیە لە هاتۆ نازانم بۆ چێ ئیسرائیل یاوێتی بە مسلمانین ئەوە زووتر ڕئیسی ئەمریکاشی من بەستم ئەوەیە کە ئێران عنسورێکی باش بوو بۆ ئەمریکا و ئیسرائیل جا بۆ خۆیان دروستیان کردبێ سناریۆکەوە دەگەڕینەوە سەر تئۆری موئامرە و تئۆری تۆتەئە کە ئەمە زۆرم بڕواپێتی بەڵام زۆر کەس ئێستا لە ئاکادیمیەکان بڕوایان بەوەی نێوکە ئەکە تۆ باز لە تۆتەئە دەکەی و باز لە موئامرە دەکەی بەڵام هیقەتەوەی سیاست بۆ خۆی بەشێکە لە موئامرە کوشتنی هەنیە کۆتایی هێنانە بە حربی غەزە نا کەسێکی بۆ دادنێنەرەوە جارێ ئەزانی چۆنە کاتێک ئەو بەڵام بەهەیمەنەی بانی کۆتایی هێنانە بەهەیمەنەی حەماس لە فەلەستین لانێکم بۆ ئەوەی اتفاقا تۆزێک عەتب بۆ حەماس گەڕاوەتەوە ئەوە ئەم پێم ناخۆشەوە ئەخنا ناخۆیم باسی جەوهەرەکەی باسی عەتب ناکەین لە جەوهەردا کوشتنی هەنیە خەڵکێک ئەڵێن لە مەولا پێگەی ینی ئەو شەڕە بە عقارێکی ترا ئەبا ینی عنسورێکی کاریزمایی بوو ئەوەی شک و گومانت لەوەی نەبێ کە بۆ غەزە بۆ ئەو وەزعە ئەوە لازم بوو بەڵام ئەوەی کە ئێمە لە بنەوە ڕادەیزانین کە ئەو ڕاستیستەکانی باڵی ڕاستی ئیسرائیلێکە نەتەنیاهو سەرکردایەتی دەکا ئەوەی تەرتیبداوە لە چەند ساڵی ڕابردوودا کە وەزعێک بێتە پێشێکە فلستین بە تەواوی جارێ نەواری غەربی لێی گەڕێ بەڵام لە غەزە بە تەواوی ئەوانە لە ناوبەرێت ئەمە تۆریکی زۆر نزیک لە ڕاستیە تۆریکی زۆر نزیک لە ڕاستێ دەی نەتەنیاهو وەکو ڕاستیستێکی ئیسرائیلی ئەو کارە بە چێ دەکا ئەو کارە پەردەوێ بە هیچ وەکو ئیسماعیل هەنیە بکە بەو خەڵایسانی شەڕە بکات کە ئیتر دنیا باسی ئەوە نەکاکە ئیتر عەتفێکە بێ بۆ فلستینی و عەتفێکە بۆ دامەزراندنی دەوڵەتی فلستین کە لە ئیتفاقیەی نەرویج هەموو شتێکتەوە بوو ئەگەر پرسیار لە جناب بکەم کۆتا پرسیار و بە کورتی جوڵان بێتەوە مەمنون نەبم جنابەت تەسەورت چییە ینی تەسەوری جنابەت وەکو کاک عەلی کەریمی بوو سیاسەتمەدار وەکو شوڕەکار تەسەورت چییە بۆ با بڵێن حربی بۆ با بڵێن شەڕی عەرەب نەک عەرەب فلستین حەماس ئیسرائیل ئەو شەڕە دامەنگیر نابێت ئەو شەڕە زۆر گەورە نابێتەوە هەر ئەوەیە کە لە غەزەدا لەوەش گەورەتر کاکە تا ئێستا 700,000 کەس کوژراوە ژن و منداڵی بەدبەخت و فەقیر و هەژار بەڵام بەرەو حربی عالەمی شتیوە زەحمەتە بڕوە بەرژەوەندی ئێکۆنۆمی و سەرمایەداری ئەو ڕۆی دنیا و زلهێزەکان زۆر لەوە گەورەترەکە بێڵن ئەو بەرژەوەندیانیان بکەوێتە خەتەر ئەوان هەمووی ئەوانیان بۆیە کە پەرە بە بازاری خۆیان بدەن و لە بازارێکی کە خەڵکێکی زاهیل تێدا دەژی بتوانن بە کەیف خۆیان ماسی خۆیان ڕاو بکەن و ئەو بازارە ئەو ژینگەیە بۆ وان ئێستا دەستەبەر بووە ئەو بازارە بۆ وان ئێستا باشە لە خۆیانی تێک نادەن بەڵام ئەوان بۆ ڕاگررتنی ئەو بازاڕەی بە دڵنیایی پێت دەڵم
زات چ ئیسرائیل بێت چ بریتانیا بێت چ ئینگلیز بێت چ ئەمریکا بێت بە دڵنیایی بەبێ عناسوری وەکو خامنەیی و ئیسماعیل هەنیە و ئەو جورە خەڵکانە بۆیان جێبەجێ نابێ ئەوانن کە دەبێ هەر قەدەر معمول کرێن ئاژاوەیەک بنێنەوە شەڕێک بنێنەوە بۆ ئەوەی کە ئەوان بتوانن بە ئیسراحەت میلەتەکەی خۆیان تێرکەن بە ئیسراحەت لەباری تەندروستیەوە ئەنواعی ئیمتیاز بدن بە میلەتەکان ئەنواعی ڕەفۆرم بکەن بۆ میلەتەکان ئەنواعی ڕێگاوبان دروستکەن و ئەوان بۆ من و تۆی چاوڕەشی بەدبەخت و قوڕوەسەر و هەژار و لێو قرچاوی غەزە و فلستین و کوردستان دەستەوەژن و دانانیشن ئەوان ئێمە بەکار دێنن بۆ تێرکردن و بە دەوڵەمەندکردنی مناڵە نازدارەکانی خۆیان لە لەندەن و لە سان فرانسیسکۆ و لە نیویۆرک و واشنگتۆن بۆیە تەواویە ئەوانە ئێستا ڕەنگە زۆر کەس پیان وابێکە من هەر زۆرتر لەسەر تۆری موامرە و تۆتە ئەدەڕۆم بەڵام حقیقەتێک ئەوەیە کە بەشێک لە سیاست بەو تۆریانە بەڕێوە دەچێت کە ئەوی زۆرتر موامرەکردنە ئەم پێم وابێکە هاتنی ئیسماعیل هەنیە بۆ وە کوشتنی سپای پاسداران ئاگادار بووە بەیتی ڕەهبەری ئاگادار بووە و ئەوە نەبەت درۆن کراوە نەبە موشک کراوە خۆ ئەو موشکە کاکە خۆزە لام و نێو بە وڵای دابڕوا بۆ پەنجەرەی دابڕە بۆ لا بۆ لای دابڕۆ ئەمە پێشتر کراوە هەر ئەو تۆرەی کە دوێنێ شەوێ جۆم لێ بوو کە گوایە سۆزانێک چۆ بۆتە سیغەی ئیسما ئەوە زۆر لە ڕاستی دەچێت تۆ دەزانی ئەم جورە سەرکردانە تێر نابن لەباری زنسیەوە تێر نابن حتا تەنانەت شەوێکیش ناتوانێت جمهوری ئیسلامیش نەیاری زۆرە پێچ ئەمە بۆ ناچەمە باڵی مختانێک بێ بۆ جمهوری باش ئەوی دیکە بە من ئەوەی دەڵم بە ئاتۆژ وەرە ئەویش بابێ بۆم ئیسپات کە ئەو موشەکە لە عێراقیڕا باشە ئەمە کەواتە ئەمێنێتەوە بۆ ینی هەندێک جار هەندێک ڕاستی و هەواڵ لە با بڵین چۆن کەشفە من لە دوای 30 ساڵێک با بڵین یەکێک لە نەکانە ئەمەژمان بۆ کەشف زۆر جارانیش کەشف نابێت بە 30 ساڵ ئێستاشی کە لەگەڵ بە زۆر سویدی هەیە کە پێیان وایە مەسەلەن ئولوف پاڵمە مەسەلەن کورد کوشتوێتی دە کورد خەبەریشی نەبوو ڕوحیشی خەبەردار نەبوو یەکێک لە دۆستە نزیکەکانی کورد ئولوف پاڵمە بوو لە ساڵی هەشتاکان کە من بخۆم ئەو دەمی لە نزیکەوە ئاگام لێ بوو کە لە هیچ خۆڕایی بەسەر وڵات بەسەر ڕاستیستێکی این کوشتی نا هاتفو دەرێ لە سینەمایە ئەمە حقیقەتێکە زۆر جارانی دوای 30 ساڵانی جێبەجێ نابێ ئێستا تۆ باسی واترگێتت کرد واترگێتێکێک لەوە هەشتانەیە کە ئێستاش محەمایەکە بۆ زۆر کوشتنی کەنێدی ئەوە ڕۆژانە دکمنتێکم لەسەر کوشتنی جان ئێف کەنێدی دیت لە BBC ئێستاش معلوم نەبوو بۆچی بوو بۆچی نەبوو ینی نەهێشتووە ئەسلحە و نەهێشتووە کۆمەڵەش بۆ ئیسرائیل بڕوا و ئیسرائیلی حەسم کرد ئەوە لایەکە شەڕی ڤێتنامە ئەوەیە کە ئەوە شەر ئاوە دەمێتەوە بەڵام ئەم پیاوە کە کوژراوە ئەم ناڵم دەستخۆشی دەکەم بەڵام مرۆڤایەتی شتێکی وا گرنگی لە دەست نەداوە کاگمەدی سواس دەکەم کاک علی کەریمی سیاست مەداری کورد زۆر سپاس بۆ سپاس بۆ زانیاریەکان بینەرانی بەڕێز و خۆشەویست گوێگرانی عزیز هەتا جارێک دەبێ و شادەمە هەموو ناکتان سای خاڵ بەزێڵم